سڵاو لە پێشمەرگەی کۆمەڵە کاروانێکی شۆڕشکێر بەڕێوەیە ڕەچەشکێنی هەورازی سەختە پیرۆز بێت یاد و بیرەوەری هەموو گیانبەختکردوانی ڕێگەی ئازادی و سۆسیالیزم سیویەکی جۆزەردان ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵەیە بینەرانی ئازیز ئێمە لەم ڕۆژەدا پەیمان دەبەستین لەگەڵ خەباتی زۆر لێکراوانی کۆمەلگای کوردستان لە دژی ڕژیمی خوێنمژی کۆماری ئیسلامی لەم ڕۆژەدا ڕێز دەگرین لە تەواوی ئەو خۆشەویستانەی کە لە هێزی پێشمەرگەی کۆمەڵەدا گیانیان لە پێناو ڕزگاری بەشەریەت و دنیایەکی ئازاد و یەکسان گیانیان بەخت کرد ڕێزیان لێ دەگرین سیویەکی جۆزەردان لە هەموو ئەو بنەماڵانەی کە ڕۆڵەکانیان لە ڕیزی هێزی پێشمەرگەی کۆمەڵەدا گیانیان بەخت کردووە پیرۆز بێت و لە هەموو ئەو کەسانەی کە لە تەشکیلاتی جۆراوجۆرەکانی نهێنی و ئەلەنیدا کار دەکەن لە هەموو هەڵسوراوان و خەباتکاران پیرۆز بێت بینەرانی عزیز ئێمە بەم بۆنەوە ڕپۆرتاژێکمان ئامادە کردووە کە هاوکارم گوڵناز پێشکەش بێەوەی خۆشەویستی دەکات جارێکی تر سیویەکی جۆزەردان ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵە لە هەموو لایەک پیرۆز بێت هاوسەنگەران و ئەزیزانی باوکم بە لە هەموو شتێک حەزەکەم لەلایەن خۆم و براکانم فواد و ئەشکان پیرۆزبایی ڕۆژی پێشمەرگە لە هەموو پێشمەرگەکانی کۆمەڵە سەر تا سەری دنیا و تایبەتەن ئەو پێشمەرگە ئەزیزانە لە ئوردوگای کۆمەڵە لەزارگوێزا بکەین ئازیزان ڕۆژی پێشمەرگەتان لێ پیرۆز بێت ئەزانم ئیمڕۆ گشتان پڕ بەدڵ حەستانە کرد تەسویری باوکم و دەنگی پڕ سۆز و پڕ ڕۆحیەی باوکم بژنەوە وەلێ گشتیشمان ئەزانین لە 25 مانگی سێوە کە باوکم گەڕاوە بۆ شاری ستۆکۆڵم ماڵەکەی خۆی و دایکم و برابوچکەکەم ئەشکان بە نەخۆشینێکی زۆر ناخۆش و ئێشێک کە خۆی ئەیوت لە تاقەت بەدەرە گەڕاوە بۆ لامان ئازیزان باوکم داوای کرد لە من و براکانم ئیمڕۆ لە ڕۆژی پێشمەرگە پەیامێک بۆ ئێوە ئازیزان بنێرین ئازیزان ئێوە هەمیشە هان لە ناو دڵی باوکمانە و خۆی پڕ بە دڵ حەزیە کرد وەکو ساڵانی پێشتر لەگەڵتانە بێت و گشتمان بە یەکە و ڕێزدابنین بۆ ئەم ڕۆژە ڕۆژی پێشمەرگە ئەگەر خۆی لێرە وایە ئێستا ئەیوت زەندە باد ئازادی زەندە باد کۆمەڵە حەزبی کۆمونیستە ئێران و منیش لەلایەن خۆم و براکانمەوە ئەڵێم زەندە باد پێشمەرگەکانی کۆمەڵە و زەندە باد باوکی عەزیزمان فەرهادی شەعبانی ئازیزان جارێکی تر لەلایەن خۆم و براکانم ڕۆژی پێشمەرگەتان لێ پیرۆز بێت ئەم کاتتان باش و بەخێبێن بۆم بەرنامەیە با پرسیارەکان لە هاوڕێکاوە دەست پێکەم هاوڕێکاوە ئێوە ڕۆژانە کەسانێک وەکو داوتەڵەبی پێشمەرگایەتی ڕوەکەن بە ئێوە و تێنە فێرگەی سیاسی و نظامی کۆمەڵە ئێوە بۆ داوتەڵەبانە کە لەم بارودۆخە متحوڵەدا ڕوەکەنە ئێوە چه کارێکتان هەیە یان چی فێریان دەکەن زۆر سپاس ماندوونەبوونی لە هەموو لایەکتانەکەم بەنەوبەی خۆم سیویەکی جۆزەردان ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵە بە هەموو هاوڕێیانمان لە تشکیلاتی کۆمەڵە لە کوردستان و بە هەموو ئازای هەسب کۆمۆنیست سێران و بەتایبەت لە خانەوادەی هاوڕێیانی گیان بەخت کردومان پیرۆزبایی ئەڵێم و هیوادارم کە
ڕۆژێک بێت ئاواتی کوڕە شۆڕژگەرەکان کچ و کوڕە شۆڕژگەرەکان ئەوان بەدی بێت. لەواقع دروستە قسەکەی دروستە کە ڕۆژانە داوطەڵەب هەم لە کچ هەم لە کوڕ لە کوردستان مراجعەکەن بە تەشکیلاتی کۆمەڵە. ئێمە لە سێ محوەرە و یانە سعیەکەین کە ئەم داوطەڵەبە لە ئامۆزش بین. بەر لەوەی کە هەتا ئەوان ئێمە ئامۆزشەکانمان دەست پێ بکەین لە طریق ژمارە تەلەفۆنەکانی تەشکیلاتی کۆمەڵەوە یا ئامۆزشکا وەحدی تەحقیقاتی کۆمەڵەوە کە تەماس بەرقەرارەکەنەوە ئێمەش لە ڕێگەی ڕەفیقەکانمان و بە کۆمەک ڕەفیقەکانمان لە مەرزەکان و تێپەڕیانەکەین و یان تێرین بە سلێمانی یا بە کوردستانی عێراق. لە سەرەتاوە ئێمە قسە و بەحسێ لە ڕابطە لەگەڵ ئەمانە ئەم داوطەڵەبینە کە مراجعەکەن بە تەشکیلاتی کۆمەڵە لایەن وەحدی تەحقیقاتی کۆمەڵەوە ئەکریە کە تەکا بەهمەن مەردۆخیاویش کار وەحدی تەحقیقاتی کۆمەڵەکە دواتر ئەمانە داوطەڵەبینە گوزینش و پەزیرشەکریە. لە ماوەی گوزینش و پەزیرشەکانە ئێمە سعیەکەین لە ڕابطە لەگەڵ مەسائل جۆرە و جۆرە هەم اجتماعی هەم سیاسی هەم ئەمنیەتی و حداقل شناختێکی باشیان لێ پێیا بکەین یا ئەگەر بزانین کەسێکیان کە حداقل مشکڵاتێکی ئاسیبە جۆر و جۆری هەیە سعیەکەین لەگەڵ ئەفراد یا ڕەفیقەیەک مختلفە تەماس بەرقەرارکردنەوە اطلاعاتێکمان یا معلوماتێکمان لەو ڕابطە پێ بدا. لە کاری پەزیرشی کۆمەڵەوە سەکە خۆ لەم ڕابطە سعیەکەین کە لە ڕابطە لەگەڵ مەسائلی سیاسیە یانە لە واقع شناختێکی ئەوەڵیە لە تەشکیلاتی کۆمەڵە پەیاکەنەوە بزانن هاتن لە چه شوێنێکە حوزوریان پەیا کردووە. کاری پەزیرشی کۆمەڵم بۆ ماوەی مانگونیمێ 2 مانگە کە لە ڕابطە لەگەڵ مەسائل جۆرە و جۆرە هەم اقتصادی هەم اجتماعی هەم سیاسی کارەکە لەسەرم داوطەڵەبە لە و مهمترین مەسەلە ئەوەسە کە لە پەزیرشە بە باشی سیاسەتی کۆمەڵەوە حزبی کۆمۆنیستی ئێران لەو ڕابطە ئەناسن کە دەورەی پەزیرش و گوزینش یواش تەواو بوو خۆ لەو ڕابطە دەورەی ئامۆزشکای پێشمەرگایەتی کۆمەڵە دەست پێکا کامیچە دوو عەرسە لە کاروبارەکەی عەرسەیەکی سیاسیە عەرسەیەکی نظامیە. عەرسەی سیاسیەکەی فرەتر لەلایەن ڕەفیقە کۆمیتەی مەرکەزی و کادرەکان کۆمەڵە حزب کۆمۆنیستی ئێرانەوە یەکە بەشێکی عومدەی کار و وەزایفەکە لەسەرشان ئەوانە و کە ئامۆزشەکەیان پێدرێ ئەڵبەت بەشێکی تریشیان لەلایەن ڕەفیقە مەسئولین ئامۆزشکای کۆمەڵەوە کاری سیاسی ئەکریەتێکیانە بەڵێ بەشی عومدەی کاری سیاسی ئامۆزشکای پێشمەرگایەتی کۆمەڵە یانە وەکو مەدرسەیەکی حزبی لەلایەن کۆمیتەی مەرکەزی کۆمەڵەوە ئامۆزش ڕەفیقەکانمان یان داوطەڵەبەکان ئەدرێت کە بریتیە لە مەسائل اقتصادی بریتیە لە مەسائل تاریخیە بریتیە لە مەسائل ژنان مەسائلی چۆنیەتی بەرخوردکردن لەگەڵ مەزهەبە مەسەلەی حاکمیەتی شۆراکان لە کوردستانە مەسەلەی ملیە و مەسائل جۆرە و جۆرتر کە لە ئامۆزشکای پێشمەرگایەتی کۆمەڵە لەم ڕابطە لەلایەن ڕەفیقەکانەوە تەدریسەکریەوە خۆشبەختانە لەو بابەتەوە ئەتانین بێژین ئامۆزشکای کۆمەڵە وەکو مەدرسەیەکی حزبی توانیە خزمەتێکی زۆر بە جامعی کوردستان بکە و ئەماتانی بێژی حتا دەستکەوتی 14 فعالیەتی کۆمەڵەت بەڕاستی لەم بابەتەوە. مەسەلەیەکی دیش کە زۆر لە ئامۆزشکای سایمان کرێ لەسەری تاکیدمان کرێ زۆر مەسەلەی ئەوەسە کە هەمزەمان فێر شێوەی مبارزەکردنەوەن فێر ئەوەی کە ئەوەن فەرهەنگێکی تازە و پێشڕەو لە بۆ جامعە یانە لەواقع نەقدی ئەو مناسباتە کۆنەپەرستان و اجتماعیەکە لە ناو جامعە لە ئامۆزشکای پێشمەرگایەتی کۆمەڵە فەرهەنگێکی تازەتر و پێشڕەوتر لە ئەم ئامۆزشکە فێرەون و هەر ئەگەر تەوەجو بکەن هەر ئەم فەرهەنگە ئێستا تەئسیرێکی مستەقیمی لە ناو جامعەی کوردستانە داناوە. ئەمە لە چوارچەوەی بەشی سیاسیەکەیە کە ئەتوانین بێژین لەواقع ئامۆزشکای پێشمەرگایەتی کۆمەڵە لە بار سیاسیە و هەم لەواقع
منشأی زۆڵم و ستەمێکە جامعی سەرمایه‌داری تەحمیلی کرێ بە خەڵکی کارگەر و زەحمەتکێش ئەناسن و هەم فێر ئەوە بن کە چۆن لەگەڵ ئەم سیستما بەرخۆردکەن مبارزە بکەن و ئەم سیستمە کە ئەم وازیەتە یان فەلاکەتە یان فەقرە کە لە جامعە تەحمیلی کرێزە بە ملیۆنها خەڵکی کارگەر و زەحمەتکێش چۆن تەوزیعی بن بۆ خۆیان ئەمە تا ئەم حەدەتانی بێژین کە من لەم رابطە هەرچەند کە احتماڵاً کەم و کۆڕی و کەمکاری لەم بابەتۆ لەلایەن ئامۆزشکای کۆمەڵەوە بووی بەڵام حەدێکی کە ئیمکان بووە لەلایەن ئامۆزشکا و ڕفێقل تەشکیلاتمان و ڕفێقل جۆرە و جۆر ئەڵبەتە من فقط کاری ئامۆزشکان نییە یانێ کۆمەکریان کە لەبار سیاسیە و حداقل بتوانن بزانن هاتن لەکوێ قەراریانگرە چەکیان بۆ هەڵگرتە و قەرارە عەلەیهی چی مبارزەکەن و قەرارە چەنەوع سیستمی جایگوزین ڕژیمی سەرمایه‌داری بکەن ئەمە نیانە لە ئامۆزشکای کۆمەڵا ئەمە نیانە سەرەتاکانی فێرەون ئەمە سەرەتاکانی لەواقع مارکسیزمی انقلابی سەرەتاکانی سۆسیالیزمی علمی سەرەتاکانی شێوەی مبارزەکردن بە دوایەوە دەتێنەبانەوەی ڕفێقەکان ترمانکاریان لەگەڵاکەن لە رابطە لەگەڵ مەسایل نظامی جا ئیمڕۆژە خۆتان زانن ئەوزاع منتەقە هەر لەحزە حالە حاڵ ئاڵوگۆڕە أنا هلا حال حال آلوغورا وأجر هر تشكيلات لحال حاضرة مسلحنا لمنطقة أحزاب والمرتجع وتروريست كلا خاور ميانا همو يعني شكل يانغري دولة المنطقة يعني لواقع لبار مالي ولبار تصليحاتي وما نقشيان تأمينا زور براحات وان سريان كنجير أوا هربوا بنو تشكيلاتي كوملا أبي لبار نظاميون يعني أفراد يا رفقاء داو طلبك بيوندية كان بم تشكيلات ومراجعة كان بم تشكيلاته حد الامكان بتواني قلم تشكيلاته محافظه كاين لم دمودسكا محافظه كاين بتوانين اگر تشتي بيش او مشاريع تعرف قامت وانا عكس العمل النشان لم رابطاش سايمان كلام موزشكا لتشوارشوي مسائل نظاميه تاكتيك جورو جور شريكي جنگي ولا رابطه لقل تشكا كان شكل جورو وجد تا حديك حال امكان تشكيل حال اختيار تشكيلاتك لم رابطه اموزش بدريه هل بنبونو ما نور جورا وجور يعني إجراء كريه عمل الرابطة لقل تاكتيك كان عمل الرابطة لقل عملي كردنوي كلاسة كانوا نازان بود بلهم أصلحة كان أصلحة سنجين ونيمة سنجين يعني السبوكة كان أوانا لم أرجعنا يعني الواقع عملية كرينو تحديكي ممكن مناسب أتاني بيجي مناسب نزور زور باش مناسب أتواني بيجي لعموزشكا كاري نظامي كيج ببيشو أشيت بيشو أيش بكومك تعداد الرفيق كان من فقط مسؤوليني أموزشكاي كوملا مسؤوليني ترين أو تشكيلات مانكا بشي كان لجردان كاركن لمرابطة كومك كريا كلن أتاين بيجين يعني استمراجعة بأموزشكاي كوملا زور بوا أيش بشكي بخاطر وسكا ولواقع جمهوري إسلامي يعني لواقع لتولي شوار ده الرابردوا إثباتي كريكا الرجيم يجني قابل التغيير به وخلقي كارجر وزحمة كش أهم يترهيج نقطة أميدي كي بام الرجيم نما نقطة أميديا بمبارزة استهزة توايد جوانان نسلي گذشتني إنسان نسلي كي جوان رولا مزجكاي كوملا كا بكشو بكرو كهموي معترضة بدزم سيستمو هموي معترضة بدز فقره هموي معترضة بدز همنا عدالتي وبدبختي وكحكومتي كيف فاسد أو استخان مرتجع تحملي كريب أم جامعة هالبوبونو استا حتى تايمجي كاري آموزشكاي روج مدوي روج زور تري لم رابطة شون واقعيتي واسا كجمهوري إسلامي يتنفس الآخرية كشيء جالم مسائلك خطان باش أوزاع منطقة أوزاع جمهوري إسلامي روجانا تعقيبا كان هل أم انتخابات آخرين يعني أتاين بيجي لواقع إصلاح بناء انتخابات أتاني بيجي كالنشاني دا كجمهوري إسلامي يتر ماهيتي روشنا سوا خلقي كارجر وزحمتيش خلقي يعني أكثر من داو طلبيني كروه كنتمان خلقي كردستان كتشار ده يعني مبارزة كان لقلم رجيم جنايات كارو قاتلاك هزاران مشكله مصيبتي اجتماعي وخلقي كارجر وزحمتيش بتهيبت كشان وكراني شورش قال كردستان هذا وجود هؤلاء جالم رابطة دواما لهم جواناني كردستان أويا دواما لهم خلقي كارجر وزحمت كشوية تنها الرجايك إما بتوين لقول لدزم الرجيم ونجاة بياكن مبارزة وإما دواما لهم كشان وكراني كردستان أويا وويك بتوين عليها من الرجيم مبارزة كان حتى أقل سفي خوان قريبا بس سفي تشكيلاتي
کۆمەڵە هێزی پێشمەرگەی کۆمەڵە ئەوانیانە کە ئیمکانیانە بێن مراجعەکەن بە ئامۆزشگای کۆمەڵە ئەوانیانە کە ئیمکانیان نیە لە ناو مبارزە بکەن لەواقع بتوانین حداقل تاثیرێکمان لەو جامعە بووە نهایەتەن من قسەیەتر وەهام نییە ئەمە یانەتای بی چوارچەوەی کاری ئامۆزشکا و واحدی تاقیقاتی کۆمەڵەز و پەزیریشی کۆمەڵە و گزینشی کۆمەڵەز کە تعدادێکی مشخص زۆر لە ڕەفێقەکان لەم ئۆرگانێ لە کارەکەن ئێستا من لەمایەندگیەوەوە خەریکم قسەکەم وێ تعدادێکی ڕەفێق دڵسۆزمان لەم ئۆرگانە لە هەمویان خەریک کار و فعالیەتن و بارهاوردنی کولی ئەم داوطلب لە هەم لە سەطحی نظامی هەم لە سەطحی سیاسیەوە هەم لە سەطح جۆر و جۆرترا بە کۆمەکی هەموو ئەم ڕەفێقانە لە ناو ئامۆخودی ئامۆزشکا و ئۆرگانەکانمانەوە لە سەطحی تەشکیلاتی کۆمەڵە ئەمانە ئامۆزشە دنیێن و ئامادە بن و دوارە بنیانە پەیوەستە بن بە تەشکیلاتی کۆمەڵ نهایەتەن ئاخری دەورە ئەرزیابیکی کولی لە کولی کاری داوطلبین ئامۆزشکای پێشمەرگایەتی کۆمەڵەکریە لەلایەن کۆمیتەی مرکزی کۆمەڵە تەییدی سەلاحیەتەکرێن بۆ پێشمەرگایەتی کۆمەڵە. بەڵێ ئەگەر ئێستا کەسانێک ئەم بەرنامەیەمە بوێنن شاید پێیان خۆش بێ پەیوەست بن بە هێزی پێشمەرگەی کۆمەڵەوە ڕێگاکان کامن بۆ پەیوەندی ژمارە تەلەفۆنێک تاو جێگەیکە بە کۆمەک ماڵیەکە هەڵەگەڕێتەوە هەر داوطلبی هەر کچ و کوڕێک مراجعەکەن بە ژمارە تەلەفۆنەکان ئۆرگانەکانمان هەم ئامۆزشکان واحدی تاقیقات جوابیان پێدرێتەوە کچ ئەکسەرەن ئەکسەریەتی خۆمان پوڵەکەیان دێن و کوڕیش تا حدێکە بتوانین کۆمەکیانەکەین لەبەر ماڵیە و ئەوانی ژێر کۆمەکەکەین کە مراجعەکەن بە تەشکیلاتی کۆمەڵە و بێن پەیوەستن بە هێزی پێشمەرگەی کۆمەڵە. زۆر سپاس. ئێستا با بڕین بۆ لای هاوڕێچیاکۆ ئەم هاوڕیانەی کە لە ئامۆزشکای پێشمەرگایەتی چەکدار دەبنەوە ڕسمەن تێنە ناو هێزی پێشمەرگەی کۆمەڵە تێنە ئۆرگانی گۆردانی شوان ئێوە وەکو بەرپرسی گوردان لەوێ چی فێری ئەم هاوڕێیانە کە تازە تێنە ئەوێ یان چۆن خۆتان بە ڕۆژ دەکەنەوە لەباری سیاسی و نظامیەوە؟ زۆر سپاس منیش بە نۆبەی خۆم پیرۆزبایی سیوێکی جۆزەردان لە هەموو تێکۆشەرانی ڕزەکانی کۆمەڵ و حیزبی کۆمونیستی ئێرانەکەم هەر لە ڕاستای قسەکانی هاوڕەکاوە کاتێک کە ئەو ڕەفیقانە بەتەوەی ڕسمی پێوەستە بن بە ڕێزی هێزی پێشمەرگەی کۆمەڵەوە تحویڵی ئۆرگانی گوردانەدرن لە ئۆرگانی گوردان لە دەرەجێ ئەوڵات ئێمە باسییان بۆکەن کە کاری فێربوون یا بە ئێسڵاح ئاموزش پرۆسی ئاموزش لە ئۆرگانی گوردانە قەت ناکرێت وە دقیقاً هاوشێوەی ئاموزشگا یا مساوی لەگەڵ ئاموزشگای پێشمەرگایەتی کۆمەڵە کاری سیاسی و نظامی لە گوردانە ئۆرگانی گوردانە هەر ئیدامە پێیاکە. وەزیفە ئەسلی و ڕەفیقانە کە کاتێک چەکدارە بنەوە ئەرکی ئەسلی تشکیلاتیان کاری پاراستن و حفاظەتی ئۆرگان و مؤسساتی ئەسلی تشکیلاتی ئێمەیە بە شەو و بە ڕۆژ ئەرک وەزیفەیان پاراستنی ئەو مؤسسات و ئۆرگانانەیە کە لە ڕۆژە کاری ڕوتینی تشکیلاتی ئێمە بەڕێوە. لە بواری نظامیەوە ئەم ڕاکەوە بە تۆری تەخەسوزیتر و بە تۆری جدیتر وەزیفە ئەکەوێتە سەرشانیان کە بتوانن جواببووی نیازی ئەو وەختە و ئەو زمانی تشکیلات وەکو ئاموزژگای پێشمەرگایەتی ئاموزشەکانمان هەریدامە پێیاکە لە بواری ئەسڵحەکانەوە تاقیکردنەوەیان یاداوەریکردنەوەیان تاکتیکە نظامیەکان بە شەو بە ڕۆژ ئەو کاتە باسی مەسایلی ئەمنیەتی شێوەکاری ئەمنیەتی کە ئەم مدەتە ئەم ماوە جمهوری ئیسلامی بەکاری ئەباجایەتی ئەوەی کە بتوانێت نفوذ بکاتە ناو تشکیلاتەکان ناو ئازابی ئۆپۆزیسیۆن هەموو ئەوانە ئێمە لە گوردانە ئاموزشیان دن کە خۆیان بتوانن بەرەنگار بنەوە لەگەڵ ئەو پلانانە و ئەو نەقشانە کە جمهوری ئیسلامی بەرعەلەی ئێمایی کێشە. لە بواری سیاسیشەوە بە تۆری ڕۆژ و بە مطالعەی وەزعیەتی منتەقە و دەوروبەرمان جەلساتی سیاسی بە تۆری مداوام لە ئۆرگانی گوردانە بەردەوامە بێت چە جەلساتی ئاموزشی چ جەلساتی تحلیلی و وەزعیەتی منتەقە و ئاڵۆگۆڕایە کە بە من منتەقا دێت ئێمە کارەکەین لە سەر و وەزعیەتە و مەسایلە. بەڵێ کاروباری ڕۆژانەتان ئەتوانین تۆزێت لەسەرەوە
کاروبای ڕۆژانە ئێمە وتم کاری ئەسلی ئۆرگانی کوردان وەزیفەی حفاظەت و پاراستنی ئۆرگان ئەسلیەکانی تەشکیلاتی ئێمەیە. ئەو ڕفیقانە کاتێکە لە گوردانە سازمانەتن ئەو کاتە تەقسیمە بن بە مل دەسەکانە و تیمەکان و پەلەکانە. کاتێککە تەقسیماتی خۆیان بینیەوە لە گوردانە ئەو کاتە لەگەڵ ئەو مەسئولەکانی تر مەسئولی تیمەکان و پەلەکان کە لە گوردانە جەلەساتی ڕۆژانەیان بۆگرن ئەو کاتە تەقسیمە بن بە مل پایەگەکانی دەور و بەرمانەکە لەوێ ئەرک وەزیفەی حفاظەتی خۆیان بەڕێوە برن. لە پایگەکانی شاشە و ڕۆژکاری حفاظەتی خۆیان نەکەن، کاری ئەمنیەتی خۆیان نەکەن، ئەگەر گوزارشاتێک یا تەغیراتێک لە منتەقا بێت یا شتێکی غێرە تەبیعی لە منتەقا ڕوە سەریعان پەیوەندی یەکردن گوزارشەکان ئەدرێنەوە ئەو کاتە ئێمە لەوێ ئامادەگی خۆمان فرەتر ئەەکەینەوە. شەو ڕۆژ خەریکی کاری حفاظەتی خۆیانن زۆر زۆر بە وریایی و بەجددیەوە کاروباری خۆیان ئەنجامەدەن. لە بواری ئامادەکاری ڕەفیقانە وەکو فێربوون یا وەک بە ئەسلاح وەکو کادرپەروەری ئەو ڕەفیقانە فێری نوعی مەسئولیەتە بن، فێریە بن کە ئەگەر زمانێک لە دوا ڕۆژە توانیمان کە لە دەسەڵات بگرنە دەسەوە لە شارەکانە لەوێ هەر کامیان بتوانن یەک دانە مەرجعی ئەسلی تشکیلاتی بن، بتوانن لەوێ مرەوجی ئەفکار و ئیدئۆلۆژی تشکیلاتی کۆمەڵە بن لە منتەقە و لە شوێنی خۆیان و لەوێ کار وەزیفەی خۆیان ئەنجام بدەن. هاوڕێشیەکۆ ئێوە هیچ پەیامێکتان نییە بۆ جوانانی کە ئێستا ئەم بەرنامە ئێمە بینن؟ وڵات منیش وەکو کاکاوتی بەنەوەی خۆم داوا لە هەموو کچوو کوڕ و گەنجانەی کوردستان نەکەم کە دڵیان بۆ ئازادی لێدا کە بە هەست و پێستی خۆیان ئەو تەزادی تەبەقاتیانە دەرکردووە ئەو ستەمان کە بەسەر خەڵکی هەژار و زەحمەتکێشی کوردستان و ئێرانەوە دەرکیان کردووە. پێوەست بن بە ڕیزی هێزی پێشمەرگەی کۆمەڵەوە کە بتوانن زۆر فعالانەتر زۆر جددیتر کاری و ئەرکی مبارزاتی خۆیان بە پێشەوە برن. ئەو کەسانە کە ئەتوانن لە بواری جسمیەوە تەوانان یا لە بواری کاتیەوە تەوانان ئەتوانن مستەقیم پەیوەست بن بە هێزە عەلەنیەکانی کۆمەڵە یا بە ئیسلاح هێزی پێشمەرگەی کۆمەڵەوە. ئەو کەسانیشە کە ناتوانن توانایی ئەوەیان نییە ئەتوانن لە ناوەوە تەماس بکەن لەگەڵ ئۆرگانی تەکشی ئێمە و لەوێ بە تەوری لە ناوەوە کار بۆ تشکیلات بکەن و مبارزەی خۆیان دامن. زۆر سپاس. جارێکی تر زۆر سپاس بۆیەوە کە بەشداری ئەم بەرنامە تایبەتە بوون بە بۆنەی سیوێکی جۆزەردان ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵ. سپاس. Chanda
بینانی عزیز و خۆشەویستی تلویزیۆنی کۆمەڵا هەرو جۆری کەزانن ئێمە لەگەڵ هاوڕێکیاکۆ محەممەدی بەرپرسی نظامی کوردانی شوان گوتوێژێکمان بوو واتر ئێستا لەگەڵ هاوڕێیاکۆ ئەنوەری بەرپرسی سیاسی کوردان وتوێژێکمان دەبێت لەگەڵمان بن. هاوڕێیاکۆم کاتت باش و سپاس بەوەی کە بەشداریان بەرنامەتانە قبول کرد. هاوڕێیاکۆ ئێوە وەکو بەرپرسی سیاسی کوردانی شوان لە ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵەواتی سیوێکی جۆزەران چیتان هەیە کە بۆ ئێمە باسی بکەن؟ پێش لە هەموو شتێک ئیجازەم بدەن ویکی جۆزەردان پیرۆزکەم دەتەوە ئەو کەسانی کە باشترین ساتەکانی ژیانیان لە ناو ڕێگەکانی پێشمەرگەی کۆمەڵە بەردەستێت تەواوی هاوڕێ بنەماڵەی هاوڕێیانی ئازیزی گیانبەخکردومان گوندانیانی سیاسی و هەموو کەسانی کە بە شێوەیەک لە شێوەکان ڕزگاریان لە ستەم و چەوسانەوە گرێدراوە بە بەرەو پێشوونی ئامانج و سیاسەتەکانی کۆمەڵە ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵە لە هەموو ئازیزانە پیرۆستکەم خۆتان نەزانن کە هێزی پێشمەرگەی کۆمەڵە باسکی چەکداری ڕێکخراوەیەکی چەپ و کۆمونیستە کە زیاتر لە چواردەیە خەبات و تێکۆشانەکات لە دژی فەقر و نەداری لە دژی هەر نەو چەوسانەوەیەک جنسی نەتەوەیی و هەر نەو زوڵمی ستەم لە لایەن ئینسان بەرەو ئینسان بەتایبەت لە چوارچەوەی کوردستان هەتا ئێستاش درێژێ هەیە بەشێکە یا نەوعێک لە تاکتیکێکە کە ئوفوقێک و دوورنمایەکی وەسیعی دەبەر پێشخۆی و بە پێش مبارزاتی خۆی قەرارداناوە تێکۆشانی بۆ کردووە گیانبازی بۆ کردووە زۆر ئینسانی تێکۆشەر زۆر لاوی خوێنگەرمی کوردستان لە ناو ڕێزەکانی کۆمەڵە لە پێناو ئامانجەکانیانە گیانیان بەخ کردووە زۆر بنەماڵەمان زۆر دایکی خوێنگەرم داخدار بوون بۆ بوونەوە هەتا ئێستاش درێژەی هەیە هەتا ئێستاش مەقەڕەکانی کۆمەڵە دەرگاکانی کراوەیە هەتا گەیشتن بە ئامانجەکانمان هەتا گەیشتن بە ئاواتەکانمان ڕوو لە گەنج و لاوی شۆڕژگێڕی کوردستان بۆی بێنە ناو ڕیزی پێشمەرگەکانی کۆمەڵە هەتا گەیشتن بە ئاواتەکانمان ئەم نەو لە خەباتە هەتا ئێستاش بەردەوامە و ئێمە کەماکان لە ناو تشکیلاتی کۆمەڵە و حیزبی کۆمونیستێران هەوڵی ئەومان داوە کە ئەم زەرفیەتە حەدەسکەین دیارە بەشێک لە کاروباری ئێمە لە ئۆرگانی گوردان ئاپدەیتکردنەوە و بەڕۆژکردنەوە و بەشی نظامیمانە کەەوە هاوڕێی بەرپرسی ئەم بەشە حتمما قسە باسی خۆی کرد بەشێکی ئەساسی و گرنگیشمان بەڕۆژبوونە یا ئۆبدەیتبوونە لە باری سیاسیەوە هەمیشە پێشمەرگەی کۆمەڵە لە ناو کۆمەلگای کوردستانیشە بەتابە لەو سەروبەندانەوە کە دروست بووە بە شێوەی فیزیکی حزوریان بووە هەتاکوونە ئێستاش بەوە ناسرااو بوون کە لەباری زانستی سیاسی و لەباری هۆشیاریەوە سەفیان متەفاوت بووە لەگەڵ باقی هێزە سیاسیەکانی هەتا ئێستاش ئەو بەشە بۆ ئێمە گرنگە و هەر بۆیە بۆ هەموو ئۆرگانەکانی تر نەتەنیا گوردان لە باقی ئۆرگانەکانی تری تەشکیلات هەتا بەشی میدیایەکانیشمان ئەو بەشە سیاسیە ئەهمیەتی ویژەی هەیە لێرە ئێمە ڕۆژانە جگەلەوەی کە ئەسنادی تەشکیلاتی مرورەکەینەوە جگەلەوەی کە بنەما سیاسیەکانمان جارێکی تر مرورەکەینەوە ڕووداوە تازە سیاسیەکانیش هەڵسەنگاندنی لەسەرەکەین چاوخشانێکمانە بێ بەسەریا و موقفە سیاسیەکان هەڵوێستە سیاسیە بە ڕۆژەکانی تەشکیلات لەلایەن خۆشمانەوە جارێکی تر ئەی خوێنینەوە چاوی لەکەن و هەڵیەسەنگێن هاوکات لەگەڵ بەشی سیاسی زانستی
کە مربوطە بە باوەڕەکە ئێمە کە زانستی مارکسیستیە ئێمە لەسەر مەجموعەیەک ئاداب و فەرهەنگێک متەئەسفانە کۆمەڵگای ئێران بەشێکی هێشتا لەگەڵ لاوە شۆڕژێڕەکان لەگەڵ یانە هەیانە کاری لەسەرەکەین و هەوڵ دەدەین کە ئەو بەشەش نەمێن واتایەک زۆر کەس لە پێشمەرگەکان کە هاتوون بۆ ئێرە ئەو دوای چەندمان پێشمەرگایەتی کە حزوریان بۆ لێرە دەورەی سیاسی و نظامیان تەواو کردووە کاتێک کە بەڕۆڕۆوە بنەوە لەگەڵ تەنانەت بنەماڵەکانیان بە ئیقراری بنەماڵەکانیشیان زۆریان ئەو هەستیاندا دەرکی ئەوەکەن کە جگەرگۆشەکانیان گۆڕاون تەغیریان کردووە ئەو فەرهەنگە کۆن و بەتایبەت لە بواری مەسائلی مربوط بە ژنان لە بوارهای مختلفی مربوط بە کللتوری پیاوسالاری لەگەڵ یانە نەماوە وەمە بەشێکە کە ئێمە ڕۆژانە جگە لە ئەهمیەتدان بە بەشی سیاسی بەم بەشانەش کاری لەسەرەکەین و هەوڵ ئەدەین کە ڕەفیقەکانمان تیارکەین بە بۆچوونێکی پێشڕە و ڕادیکاڵ بۆچوونێکی ئازادی خوازانە کە بگونجێ لەگەڵ دنیای ئەمڕۆ بە تایبەت لەگەڵ دنیای کە شیاوی ئینسان بێت کە تیای ئینسان بەر هیچ ئەساسێک جیاوازی نەبێت جنسیەت نەتەوایەتی تەنانەت ئەو جیاوازیانەی کە لە دنیای سەرمایهداری ئەکەوێتە بینی ئینسانەکان بە حکمی وەزیەتی ماڵی ئەمانە لێرە تەوای ئەو پێشمەرگانە کاریان لەسەرەکەین هەوڵی تەشکیلات عمومەن ئەوەیە کە لەم فەرهەنگە بە شێوەی عموم دابوورە کارێکی ئەساسیش کە ئێمە لە گوردانەیەکەین بەتایبەت لە بەشی سیاسی ئەم دوو خاڵە گرنگە بوو کە ئێستا ئاماژە هاوڕێکۆیەوە هیچ پەیامێکتان نییە لەم ڕۆژەدا بۆ لاوانێک کە ئێستا خەریکن ئەم بەرنامە ئێمە بینن وە پەیام دیارە پەیام یا بڵێم داخوازی یا هەر شتێک ناوی لێ بنین بەڵام ئەوەیە کە بڵێم لەژێر ئەگەر لەژێر دەسەڵاتی کۆماری ئیسلامی جگە لە زەجر و ناخۆشی جگە لە ستەم و بێعداڵەتی جگە لە ئەشکەنجە و ئازار جگە لە نەبوونی ئازادی ئەگەر ئەمانە ئازارتانەدات باشترین ڕێگا باشترین چارەسەر ئەوەیە کە ڕێگای مبارزە هەڵگێرن بێنە ناو هێزێکی سیاسی کە هەموو ئاوات و ئامانجەکانی چین و توێژە جۆرا و جۆرەکانی ناو کۆمەڵگا ئاوات و ئارەزویەتی ئەویش هێزی پێشمەرگەی کۆمەڵەیە دەرگای مەقەڕەکانی کۆمەڵە کراوە بەرە ڕووی هەموو ئەو کچ و قوڕە شۆڕەژگێڕانە کە مانەوەی کۆماری ئیسلامیان چیتر بۆ تەحمل ناکرێت ئەم زەرفیەتە لە خەبات ئەم زەرفیەتە لە مبارزە کەماکان محفوظە و تەقویەتی شیەکەین هەوڵ ئەوەیە کە ئەم زەرفیەتە تەقویەت بکرێت جارێکی تر پیرۆزبایی ئەو ڕۆژەکەم لە هەموو گەنجان و شۆڕەژگێڕان بە تایبەت لە کوردستان و یادێکەکەین لە هاوڕێیانی گیانبەختکردومان و هەمیشە ئێڵێم بازم لێرەش لەم بەرنامەی تۆ ئێڵێمەوە باشترین گونجاوترین یادکردنەوە لە هاوڕێیانی گیانبەختکردومان درێژە پێدانی ڕێگایانە زۆر سپاس هاوڕێک و زۆر سپاس بەوەی کە بەشداری ئەم بەرنامە بوون زۆر سپاس بۆیەوە سڵاوی گەرمی دڵی پڕهمێدی مەد پێشکاش فەڵەنگی هەردی وڵاتەی هەڤاڵی پێشمەرگا سڵاوی گەرمی دڵی پڕهمێدی مەد پێشکاش فەڵەنگی هەردی وڵاتەی هەڤاڵی پێشمەرگا سڵاوی گەرمی دڵی پڕهمێدی مەد پێشکاش فەڵەنگی هەردی وڵاتەی هەڤاڵی پێشمەرگا لە دەوری داست و تفەنگت گەڕێم کە ڕۆژی خەبات لە ئاستی هەڵمەتی تیژێت چ ناگرێ بەرگا لە دەوری داست و تفەنگت گەڕێم کە ڕۆژی خەبات
لاستی هەڵمەتی تیژێت چ ناگرێ بەرگان ئەوێستە تۆی لە شەوی تارمۆمی هەڵگیرساو لە نێو دڵی شەوە زەنگا وەکو گڕێک ڕاستە ئەوێستە تۆی لە شەوی تارمۆمی هەڵگیرساو لە نێو دڵی شەوە زەنگا وەکو گڕێک ڕاستە سڵاوی گەرمی دڵی پڕهمێدی مەست پێشکاش پەڵەنگی هەردی وڵاتەی هەواڵی پێشمەرگە دەمەوێت لەم ڕۆژە گەورە و پیرۆزەدا پیرۆزبایی لە سەرجەم هاوڕێیان و دۆستانی کۆمەڵە بکەم بە بۆنەی ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵەوە هیوادارم هەموو ساڵێ بەم گەرموگوڕیە یادی ئەم ڕۆژە بکرێتەوە پێم خۆش بوو ینی ئەمڕۆ لەم یادەدا هەموو هاوڕێیان و ڕفێقەکانم لێرە بینیەوە هیوادارم هەموو ساڵێک ئەم یادە بکرێتەوە و لە هەر کوێ بووین پیرۆزبایی لە سەرجەم پێشمەرگەکانی کۆمەڵاکەم و لە هەموو ئەندامان و خانەوادەکانی پێشمەرگە سەرەتا دەستخۆشی لە کاناڵەکتانەکەم ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵە بە هەموو بنەماڵەی پێشمەرگەکانی کۆمەڵە بنەماڵەی زیندانە سیاسیەکان بنەماڵەی شەیدانی کۆمەڵە پیرۆزبایی یەکەم هیوادارم کە کۆمەڵە بتانێ بە قودرەتتر و مستەجەمتر لە جاری جاران لە محکەمتر لە هەموو ساعت و کاتێکی خۆی کە قودرەتی خۆی بێنێتەوە دەسۆ لە ناو جامعەدا دەوری خۆی ببەخشێت و هەر لێرەوە داوا لە جوانانی کوردستان و ئێران دەکەم پێوەست بن بە هێزی پێشمەرگەی کۆمەڵەوە و ئەم سەنگەرە محکەمترکەنەوە. 31 جۆزەردان ڕۆژی پێشمەرگە پیرۆزبایی یەکەم لە پێشمەرگەکانی کۆمەڵەی کۆمونیستی ئێران پیرۆزبایان لێکم بە هیوای سەرکەوتن بە هیوای ئازادی بە هیوام ساڵی ترم کاتەنا لە ئێرانە پێشەکی زۆر سپاس بۆ کۆمەڵە تیڤ و منیش بەنۆبەت خۆم پیرۆزبایی ئەم ڕۆژە ڕۆژی هێزی پێشمەرگەی کۆمەڵە لە تەواوی خانەوادەی گیانبەخت کردوانی ڕێگەی ئازادی و سۆسیالیزم دەکەم و لە هەموو دۆستان و هەوادارانی کۆمەڵە و ئومیدوارم بتوانین ئێمەش درێژە پێدەری ڕێبازی بەرز و پیرۆزی هاوڕێیانی گیانبەخت کردومان بین و بتوانین هەمومان بەیەکەوە کار بکەین بۆ دروستکردنی دنیایەکی سۆسیالیستی و جامعەیەکی یەکسان و سپاس بۆ ئێوەش. سڵاوێکی گەرم پێشکەش هەمووتان هەروە کەزانن ئیمڕۆ ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵەیە پیرۆزبایی لە هەموو بنەماڵەی چە دەرەوە چە لە ناوی کۆمەڵاکەم هەروواکە لە بنەماڵی ئەوانەوە گیانیان لەم ڕێگە لە دەستا سەرەتا هەروە کە ئاگادارن ئیمڕۆ ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵەیە ڕۆژێکی زۆر گەورەیە بۆ هەمومان هیوادارم ئەم سۆسیالیزمە هەرچی زووتر لە ناو ئێرانە بەرقەرار بێت بەڕاستی کۆمەڵە زەحمەتی زۆری کێشاوە ئاگاداری خۆی داوە ئەمە چەند ساڵە 45 ساڵە هەروە کە ئاگادارن کەسایەکی زۆر لەم ڕێگا گیانیان بەخت کرد هیوادارم هەمومان بتوانین درێژە دەری ئەم ڕێگابین بازمیش پیرۆزبایی یەکەم ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵە سەرەتا سەری ڕێز و نەوازش دارێنم بۆ هەموو گیانکردوانی هێزی پێشمەرگەی کۆمەڵەی نەبەس ڕۆژی پێشمەرگەی پیرۆز لە هەموو گیان بەخێران و هەموو پێشمەرگانی کۆمەڵە ئەمڕۆ ڕۆژێکی دیاریکراوە بۆ هەموو گەلانی کوردستان بە تایبەتەن کۆمەڵە ئێمەیش وەکو خۆمان وەکو کەسێکی کۆمەڵە وەکو پێشمەرگەیەکی دێرینی کۆمەڵە هیوادارین هەموو گەلی کوردستان بە تایبەتەن ئەوانەی کە پەیوەندیان لەگەڵ کۆمەڵایەن بتوانن ئینسجامێک بگرن بتوانین
یەکگرتووینێکی تەواومان بتوانین سەرکەوتنێک کە هەروەکو هاوڕێیان باسییان کرد دڵنیانین لەم قۆناغەدا سەرکەوتنمانەوێت بژی کۆمەڵە بژی حزبی کۆمونی بژی سوسیالی منی شەروەها وەکو هەموو هاوڕێیان و هەواڵانم سوێکی زۆرجادان بە هەموو هاوڕێیان بە هەموو پێشمی قارەمانەکان بە هەموو دۆستان و خۆشەویستەکانم بەت پیرۆزبایی ئەڵێم و هیوادارم ئەمە بێتە سەرەتای ڕوخانی ڕژیمی کۆنەپەرستی فاشیست و دژەمەرۆی ئاخوندی بێت و بۆ بەرپابوونی دەوڵەتێکی پۆرتاریا و بەرابەر و ئازاد. بۆ هاوڕێیەک کە تاقانەیە سەرداری جەسوور ئەی ڕابەری سوور بیستم شکاوە باڵی پەروازت وەک مەلی ماندوو شکا دوو باڵم کوێر بوو دوو چاوم بڕا هەناوم بە باڵی خەیاڵ هاتمە دیدارت بە باڵی خەیاڵ هاتمە دیدارت لە ئستکهۆڵم و شاری ئۆپسالا لە کارخانەی گۆشت لە نێو نقابە لە نێو گەڕەک و لە نێو خیابان بە شوێن تاگەڕام دووکان بە دووکان تۆ چیت کرد بوو کە خەڵکی ئەوێ نەوەک بێگانە هەر وەک خزم و کەس سەیریان دەکردی فەرماندەی بەهەست چوومە ناو خەیاڵ لە دەورەی شۆڕش ساڵی 58 ساڵی تاڵ و خۆش بۆ خەباتکاران لاوی نەسرەوت و ڕەشتاڵەی جەوان تەواو لێبڕاو هاتیتە مەیدان لەگەڵ چەند کەسێ لە شۆڕشگێران لە شاری سنا لە ناو پادگان ڕێکتان خست بە فکر زۆر بە چاکی هەستەی ئارمانی ئەرتەشی خەڵکی وەکو نوێنەری ریزی سەربازان لەگەڵ کاک ئەیوب سەرۆک کۆمەڵە پەیوەندیت دەگرت لە بۆ چالاکی پاشان کە بۆ خۆت بوویتە پێشمەرگا لەگەڵ کاک سەلاح یا کە کاکشوان لە شەڕی گەورە و سەخت و خوێناوی لە شاری سنەی سووری قارەمان بوێریت نواند پێشمەرگەی جەوان کە شەڕ تەواو بوو لە ناوەندی شار شەڕمان گواستەوە بۆ دەشت و کۆسار نەمەڵبەندی خۆت چوویتە مەریوان لەوێوە ناردرای بۆ شاری بۆکان هەر لەم کاتەوە زارای خەمخوارت بوو بە چرای ماڵ و یاری غارت ژنی وا بەهەست ژیر و فەریاد ڕەس بوو بە هاوڕەزمت شکاندی قەفەس ئەمجار پێکەوە لەگەڵ هاوڕێیان بە شەڕ و جەولە کوردستان گەڕان بۆ خۆم دەزانم ئالەو ساڵانە زۆر سەختیت کێشا لەم کوردستانە دانەیە لەوانە کە زۆر گرانە کارە ساتەکەی گوردانی شوانە کاتێک کە بیستت گوردانی شوان توش کارە سات بوو لە قەراق سیروان گڕت تێبەر بوو ئازارت بینی قەت ساڕێژ نەبوو دەرد و برینی لەو ماوە دەرکەوت خاڵانی چاکت
ورەی کەم بێنە و ڕۆحی بێباکت لە کاتی شەڕدا لە کاتی شەڕدا تیژ و هەڵمەتبەر لە کاتی جەولا شاد و سوخەنوەر لەگەڵ پێشمەرگە هاوڕێیەکی زانا قسەت شیرین و ورد و پڕمانە دوژمن ناسین و وشیاری قوڵت دوژمن ناسین و وشیاری قوڵت ماندوو نەناسیت لە ڕێگای دوورت وای کرد لە دەورەی پێشمەرگایەتی وای کرد لە دەورەی پێشمەرگایەتی ناسرای بەدڵسۆز بە ئازایەتی کە فەرمان دەرچوو کچیە هەندەران کە فەرمان دەرچوو کچیە هەندەران لەگەڵ یاری غار و منداڵەکان لە سوئێت گرتت کار لە کارخانە لەوێ زوو بوویتە جێگای متمانە لە دەنگدانێکدا کرای بە نوێنەر لە نەقابەیەکی گەورە و پڕئەسەر لە هەمان کاتا لە ناو حیزبەکەت چوویتە ناوەندی بەبێ دەردی سەر هەڵسوڕاوێ بووی لێرە و هەم لەوێ وچانت نەبوو بە ڕۆژ و شەوێ پایەکت لە سوئێت پایەک لە کوردستان بەم جۆرە ئەرکی شۆڕشت گەڕان دەنگت دلێر بوو لە کۆنگرەکان بە خەتی مارکسی ئەچوویتە مەیدان بۆ دامەزرانی کۆمەڵە تیوی لە فەن و زانست کردت پەیڕەوی بۆ یەکەمین جار ئەتۆ ڕاتگەیان بە چاوی گریان لە پێش بینەران کۆمەڵە تیوی هاتۆتە مەیدان بێ بە نوێنەری گشتە و ساوەکان بنیاتان دانا وەک کاری پیرۆز هەم کارگەر و هەم کۆڵبەرنیۆز دەرکەوتی زوو هەر وەکو میوان وەک کەسی زانا لە میدیاکان لە پاڵ ئەمانە لە نێو کوردستان لە پێگەی زرگێز یان خۆشارەکان یا وەک نوێنەری دوورە وڵاتان دەسوڕایەوە ماندووی نەناس زۆرتر لە جاران بوویتە سەرشناس ستونی حیزب و جێگای هیوا بووی لە نێو کۆمەڵە پشت و پەنا بووی ئەو کات کە ڕوخسار هەمووان گەشت بوو کتوپڕ سووچی ئاسمان ڕەش بوو فەرماندە وتی تووشی ئازارە وەزعی ناوسکی زۆر نالەبارە ئۆقرەی لێبڕا زوو بەڕێکرا تەشخیص لە سوئێت زۆر گورشک بڕ بوو هەواڵێکی تاڵ وەکو ژەهری مار گەڕا لە شار و دوورە وڵاتان بووە فەرماندە تووشی سەرەتان گەوهەری فرمێسک چاوانی پڕ کرد لەوێ وەک ڕووبار ڕوخساری داگرت خەڵکی بێکەنین کانەکان بێدەنگ کارخانە ڕەشپۆش خیابان بێڕەنگ لە دڵ بێدەنگی سرودێ بیسرا لە شار باڵی گرت وە گەیشتە چیا فەرهادی کۆکەن ڕابەری دلێر ڕێک خەری زانا فەرماندەی بوێر تۆ داری کاجی هەمیشە سەوزی وەکو سنەوبەر عەزیم و بەرزی وەکو ئۆرکیدا هەمیشە گەشی
چرای شەوانی خەڵکی بێبەشی دژمنی جەهل و سەرمایەداری دژی ستەم و پیاو سالاری ڕەوتی کۆمۆنیزم بەناوت بەرزە ڕەوتی کۆمۆنیزم بەناوت بەرزە ڕێبازت دژمن دەخاتە لەرزە فەرهادی کۆکەن پەیڕەوی لەنین یان مارکس و ئەنگلز خەزێنەی یەقین وزە دەبەخشێ یادت وەک فوات وزە دەبەخشێ یادت وەک فوات لەگەڵ کاک سدیق ڕابەری ئازاد تۆ بیرمان دەخەی خانەی ڕاوەستاو تۆ بیرمان دەخەی خانەی ڕاوەستاو یان حەمە حوسەین پێشەنگی خاراو پەرچەم بەدەستن پێشڕەوانی شار پەرچەم بەدەستن پێشڕەوانی شار خەڵکی زەحمەتکێش یان خۆکرێکار دەڵێن بە ئاواز کچان و کوڕان دەڵێن بە ئاواز کچان و کوڕان ژنانی دلێر گەورە پیاوان لەسەر ڕێگاکەت ئەمێنینەوە لەسەر ڕێگاکەت ئەمێنینەوە چەکت لەسەر عەرز ناهێڵینەوە